کە بۆت دەرکەوت بێژەهرێکت کوشتووە جارێکی تر مەیکوژە. ئێدە بڵێ جوانە؟ جوانەتەوە. ئەگە سەری سێگۆشە بوو چییە؟ ئەگە سەری سێگۆشە بوو واتە ژاراویە، بەڵام ئەگەر دیقەت بی ئەمە سەری زۆر سێگۆشە نییە ها خۆی ئەمە قیاسی سەری خۆیەتی ئەندازەی ملیەتی. وە دوایەوەش چاوی خڕە، خۆی کەمار چاوی خڕ بوو گلێنەکەی ئاوا جوان بوو عنی بێژەهرە، بەڵام کە چاوی یەک خەت بوو وەک چای پشیلەوەوانە یعنی ژەهراویە. کلکیشی کە ئاوا ئاخیرەکەی ئاوا باریک و جوان بوو درێژ بوو لەگەڵ قیاسی خۆی ئەوە واتە بێژەرە، بەڵام ئەگە کورتەکە ڕێک ئاوا لە پڕ کۆتایی هات کلکی ئەواتە ژەهراویە. شتێکی تریش هەیە ئەمیشم هەتا ئێستا باز نەکردووە. ئاها ژێرسکی ماری بێژەهر هەمووی سەیرگە هەمووی خەتەکانی لەو بارەیە، با بڵێن قاچی بۆی خەڵک باشتر تێبگە هەن سەیرگە ئێری ئاواییە وایە، بەڵام لە کۆتایی دەرچەکەیەوە لێرەوە ئەبێتە دوو بەش یەکەگرن ئەیبینی یەکەگرن ماری ژەهراوی ئێرەشی وەک ئێرەیە هەمووی خەتە ئاوایی. ئێستا خەڵک ئەڵێ باشە ئێمە ئەو وردەکاریانە کە بۆ هاو ئەو شانە جیا ناکرێتەوە قسەی چاوی کە بە ساباتە بکەم یا بکوشت من ئێستا چووکە ئیشەکەمەوەی ئێستا جوابی ئەو قسە دەدەمەوە تۆڵی منە وردەکاریانە ببینم ئەبێ ئیلا مارەکە بەدەستمەوە بێ و ئاوا بەجوانی سیرکەم ئەنجازان بێژارە، بەڵام با بگەڕینەوە بۆ پێشکوشتنەکە. تۆ ئەیبینی ئەڵەی نازانم ژەهراوێیان ناتەبان ڕۆحی خۆشت گرنگترە لە ژیانی مارەکە بتەوێت نەتەوێت هەر خۆت گرنگتری لە ئاژەڵێک پێش کە کوشتت وا گریمان کوشتت کە کوشتت بیهێنە سەیریکە بزانە ئەنجا بیر لە قسەکانی من بکەوە بزانە ژەهراویت کوشتووە یان بێژەهر کە بۆت دەرکەوت بێژەهرێکت کوشتووە جارێکی تر مەیکوژە. ئێدە بڵێ جوانە؟ جوانەتەوە.